ئامادەبوانی بەڕێز بەیانیتان باش. 7,000 ساڵ بەر لە ئێستا لەم وڵاتەی ئێمەدا شۆڕشێک ڕوویدا کە جیهانی گۆڕی، شێوازی ژیانی مرۆڤی گۆڕی. لەم خاکەی ئێمەدا مرۆڤ فێری کشت و کاڵکردن بوو، فێری بەرهەمهێنان بوو، فێر بوو کە بەرهەمە کشت و کاڵیەکان پاشەکەوت بکە. لەوە تێگەیشت کە ناکرێ مرۆڤ بۆ بەردەوامیدان بە ژیان تەنها پشت بە یەک سەرچاوە ببەستێ کە ڕاوکردن و گۆشت خواردن بوو. ئێستش ئێمە لە لانکەی کشت و کاڵی دنیا کۆبووینەتەوە بۆ ئەوەی خەمێک لەم کەرتە بخۆین، بۆ ئەوەی گفتوگۆی نەخشە ڕێگایەک بکەین کە دەبێتە مای بوژانەوەی کشت و کاڵ لە کوردستان. کەرتێکی بەهێزی کشت و کاڵ تەنها خواردن ناخاتە سەر سفرەکانمان، بەڵکو پێداویستی بازار دابین دەکا، بەڵکو پیشەسازی لە کوردستان بەهێز دەکا، بەڵکو ئابووری کوردستان هەمەجۆر دەکا، بەڵکو هەزارەها هەلیکار دەڕەخسێنێ، بەڵکو ئەمنی قەومیمان دەپارێزێت. گرنگیدان بە کشت و کاڵ گرنگیدانە بە ئەمنی قەومی. کشت و کاڵ واتە ئەمنی خۆراک، ئەمنی خۆراکیش ئەمنی قەومیە. نابێ هیچ دوودڵ بین لە وتنی ئەو ڕاستیەی کە سەرەڕای ئەوەی کە ئێمە لەسەر خاکێکی بەپیت دەژین کەچی لە بری ئەوەی سەرچاوە و نمونەیەکی باشی دەوروبەر بین، خۆمان گەورەترین هاوردەکار و بەکارهێنەری بەرهەمی دەور و دراوسین. ڕاستە ئێمە لە پەنا کشت و کاڵدا خاوەنی سامانی نەوت و گاز و چەندین کانزایتری بە نرخین، بەڵام شتێکی شاراوە نییە کە هەموو ئەو ئابووریانەی کە تەنیا پشتیان بە سامانە سروشتیەکان بەستووە ئابووریەکی نەخۆش و لاوازن و بەرگەی قەیرانەکان ناگرن. لەم ڕۆژانەدا هەمومان دۆخی شپرزەی ڤێنزوێلامان بینیوە کە لە کاتێکدا کە خاوەنی یەدەگێکی گەورەی نەوتن کەچی ئێستا ئابووریەکەیان داڕوخاوە. نمونەی ڤێنزوێلا دەبێ ببێ بە ئەزمونێک بۆ ئێمە و لە ئێستاوە بکەوینە خۆمان و هەوڵ بدەین وردە وردە خۆمان لەو بەڵایە ڕزگار بکەین کە پێی دەوترێ نەخۆشی هۆڵەندایی. ئێستا کاتی ئەوە هاتووە جارێکی دیکە تام و چێژی بەرووبوومی دەستی جوتیاری کورد کی زەوی بە پیتی خۆمان بگەڕێنینەوە بۆ سەرخوانی خۆمان. کاتی هاتووە بیر لەوە بکەینەوە خوانی وڵاتانی دیکەی دەوروبەرمان بە بەرووبوومی دەستی جوتیاری کورد ڕەنگینتر و بەتامتر بکەین. بۆ ئەمەش پێویستمان بە دۆزینەوەی ڕێگا و بە بازارکردنی بەم بەرووبوومی خۆماڵیە. ئەو بڕە بەرووبوومە کەمەی کە لە کوردستان بەرهەمدێ لە هەموو بەرهەمە هاوردەکان بەتامترە. تەنها وەک نمونەیەک تەماشای هەناری هەڵەبجە، تەماتەی پێنجوین، برنجی بازیان، هەنجیری ئاکرێ، هەنگوینی بارزان و قەندیل، زەیتونی دەوروبەری هەولێر، پەتاتەی بەردەڕەش و میوەی هیران و نازەنین بکەن کە ئەگەر پاراستن و بازارکردنی باشیان هەبێ بە دڵنیاییەوە کڕیار و خوازیاری زۆریان دەبێت. ئەمەش بە ساردخانە و بە ڕێکلام و بە بازارکردن و بە دۆزینەوەی ڕێگای گونجاوی هەناردەکردن دەکرێت. ئامادەبوانی بەڕێز، کشت و کاڵی ئێمە لە نیو سەدەی ڕابردوو چەندین خۆناغی سەختی پێڕاوەت. بەعس لادێ و گوندەکانمان کە سەبەتەی خۆراکمان بوونی ڕووخاند. ئەو خاکەی کە بە شۆفڵەکانی تەختی نەکرد بە کیمیاباران هەوڵیدا پیسی بکە. لە نەوەدەکاندا گەمارۆی ئابووری لەسەر عێراق بێبەشی کردین لە هەموو ئامێر و پێویستیەکانی کردی کشت و کاڵ و حتا بنەتۆیەکی باش و بەکەڵک. دواتر ئەوەی گەمارۆکەکە وێرانی نەکرد بەرنامەی نەوت بەرامبەر بە خۆراک هیچی بۆ نەهێشتین و بەتەواوەتی کردی کشت و کاڵی وێران کرد. بۆ نمونە لە جاتی ئەوەی سوود لە گەنمی کوردستان وەربگیرێ، نەتەوە یەکگرتووەکان بەڕێککەوتن لەگەڵ بەعسیەکان دەچوون گەنمیان لە ئوسترالیاوە ئەهێنا بۆ عێراق. جوتیاری کوردستان عەزیەتی زۆری بینیوە. لە 2014ەوە تاکو ئێستا بەشێکی زۆریان شایستە داراییەکانی خۆیانیان لە عێراقەوە وەرنەگرتووە. بۆیە ئەرکێکی گەورەیە لەسەر شانی هەمومان، هەموو لایەنە سیاسیەکان کۆڵ نەدەن تاکو هەموو شایستە داراییەکانی خۆیان وەرنەگرنەوە. وەک دەوترێ هەندێک شتی زیان بەخش بەسوودن
ئێمەش لە قەیرانی داراییەوە تێگەیشتین کە چیتر نابێ پشت ببەستین بە نەوت و گاز وەکو تاکە سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان. ڕۆژگارێک هات کە قانزاجی بەرمیلێک نەوت پاش دەرکردنی و تێچوونی بەرهەمهێنانی بوو بە $10 کە نزیکە لە نرخی پیتزایەک لە بازار. بۆیە تێگەیشتین کە دەبێ بەدیلێک بدۆزینەوە. هەرچەندە لە کابینەی هەشتەمدا سەرڕای قەیرانەکان و شەڕی داعش و کێشەکانی تر هەنگاومان نابەرە و پاراستنی بەروبوومی خۆماڵی و بەرهەمی خۆماڵی بە بەراورد بە ساڵانی ڕابرد و زیادی کرد، بەڵام هێشتا لە ئەستی چاوەڕوانی ئێمە نەبوو. بۆیە دەبێ قۆناغی داهاتوو بکەین بە قۆناغی بوژانەوەی کشت و کاڵ کە دەبێتە قۆناغی بوژانەوەی ئابووری کوردستان. ئێستا لایەنە سیاسیەکان لە گفتوگۆدان دەربارەی پێکهێنانی حکوومەتی نوێ. خۆزگە لە جیاتیەوەی گفتوگۆ و پێداگریان لەسەر پلە و پۆست بێ، گفتوگۆیان دەکرد لەسەر ڕوئیایەک بۆ چۆنیەتی بوژانەوەی کشت و کاڵ. دڵنیاشم حزبە گەورەکان ئێستا شەڕیانە لەسەر وەزارەتی نەوت و وەزارەتی دارایی، بەڵام کێ شەڕ لەسەر وەزارەتی کشت و کاڵ دەکا؟ ئەگەر بەدەست من بواە، من وامە کرد حزبەکەی خۆم شەڕ بکات لەسەر وەزارەتی کشت و کاڵ، چکەن تو ئەتوانی لە وەزارەتی کشت و کاڵەوە خزمەتێکی زۆر بگەێنی بە هاوڵاتی و ئابووری کوردستان بەهێز بکەیتەوە. لە ئێستاشتا گرنگیدان بە کشت و کاڵ تەنها بە چارەسەرە کلاسیکیەکە ناکرێ. دەبێ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە کردی کشت و کاڵ خۆیان بگونجێنن لەگەڵ سەردەمی تەکنۆلۆژیا و زانستی نوێ. گەشەکردنی ئەم کەرتە تەنها بە حکوومەت ناکرێ، تەنها بە جوتیارە بەڕێزەکانیشمانەوە ناکرێ، بەڵکو ئەزمموی ئەو وڵاتانەی کە سەرکەوتوو بوونە لە بەڕێوەبردننی کەرتی کشت و کاڵ کە هۆڵەندا یەکێکە لە وڵاتە هەرە سەرکەوتووەکانی جیهان پێمان دەڵێ کە دەبێ حکوومەت کەرتی کشت و کاڵ و ناوەندەکانی فێربوون و زانست هەمە هەنگ بن تاکو و کەرتێکی کشت و کاڵی سەرکەوتوومان هەبێ. دەبێت سەرمایەدارەکانمان هان بدرێن بۆ ئەوەی وەبەرهێنانیان لە کێڵگەی کشت و کاڵ بێ، نەک تەنها لە کێڵگەی نەوت، لە بەهێزکردنی ژێرخانی ئابووری بێ، نەک تەنها لە دروستکردنی ژێرخانی عێمارە. کشت و کاڵ بۆ ئێمە تەنها سەرچاوەی دابینکردنی خۆراک و کەمکردنەوەی هاوردەکردن نییە، بەڵکو زەمینە و فەکتەری پێشکەوتنی پیشەسازیشە. ئەگەر نەتوانین کەرتی کشت و کاڵ پێش بخەین، ئەوە ناتوانین کەرتی پیشەسازیش پێشخەین. لەو حاڵەتەش ناتوانین ببین بە خاوەنی ئابووریەکی بەهێز، چکن کەرتی کشت و کاڵ بەردی بناغی ئەو ئابووریە بەهێزەیە. جگە لەوەش هیچ کەرتێک بەقەدەر کەرتی کشت و کاڵ ناتوانێت هەلیکات بڕەخسێنێ بۆ هاوڵاتیانی کوردستان. ئەم پرۆسەی کشت و کاڵە تەنها بەرهەمهێنانی بەرهەمێک نییە، بەڵکو پرۆسەیەکی سەرتاسەریە، پرۆسەیەکە کە پێویستی بە جوتیارە بۆ بەرهەمهێنانی بەروبووم. ئەو بەروبوومەش پێویستی بەوەیە بە بازار بکرێ، ئەمەش پێویستی بەوەیە کە ڕێک بخرێ و ڕێکلامی بۆ بکرێ، پێویستی بەوەیە کە تۆ دیراسەی و شیکاری بازار بکەیت تاکو بزانی بازار چی پێویستە. پێویستە کە ئەلوەکانمان و هەفتە بازارەکانمان و سوپەرمارکێتەکانیشمان بای ئەوە هەبن کە ئەو بەروبوومە بفرۆشن. بۆیە ئەم پرۆسەیە هەمووی پێویستی بە مرۆڤە تاکو ئەو بەروبوومە لە کێڵگەکانەوە بگەیەنێتە سەر مێزی نان خواردن. لە هەمان کاتیشدا دەبێ بزانین کە ئەبێ پشتیوانی جوتیارەکانی خۆمان بین، دەبێ ئەو قۆرەخکاریەی کە ئەمڕۆ لە ئەلوەکانە هەیە نەهێڵین. پێویستە زیاتر هاوکاری جوتیارەکانمان بین تاکو ئاسانتر لە ئێستا و بە قانزاجێکی زیاتر لە ئێستا بەروبوومیان بگاتە بازار. بەڵام ئەوە تەواوی پرۆسەکە نییە. بەشێکی ئەلمیش هەیە کە پێویستمان بە هاوکاریە، بە تایبەت هاوکاری وڵاتێکی بە ئەزمموی وەکو هۆڵەندا. کوردستان پێویستی بە دروستکردنی بانکێکی زانیاری کشت و کاڵی هەیە تاکو بزانین دەرامەتی سروشتی و مرۆیەکانمان چەندن، چەند زەوی بەر ئاو و پشت ئاومان هەیە، سەرچاوەکانی ئاومان چەندن و چۆن ژیرانە بەکاریان بهێنین. لە ئێستادا تەنانەت بنەتۆ کشت و کاڵیەکانیش لە بەردەم مەترسیدان. بۆیە پێویستی زۆرمان بە دروستکردنی بانکی بنەتۆ و بانکی جیناتی نیشتیمانی هەیە تاکو ڕێگری لە هاوردەکردنی بنەتۆ و ڕەگەزی بیانی
بە خاکی کوردستان بکەین کە دەبنە هۆی لە ناوچوونی بەرهەمی خۆماڵی. بە ئیرادەیەکی بەهێز و بە پلانی تۆکمەی زانستیانە و بە کەڵک وەرگرتن لە ئەزموونی دەوڵەمەندی هەندێک وڵات بە تایبەت هۆڵەندا کە چۆن لە نەخۆشیەکەی خۆیان ڕزگاریان بوو، بە سوود وەرگرتن لە ئەزمونە دەوڵەمەندەکەی کە لە ناو خودی کوردستانە هەیە، دەتوانین لە ماوەیەکی نزیکدا بە ئامانجی بوژانەوەی کەرتی کشت و کاڵ بگەین. ئەنجا ئەتوانین ئێمە بڵێین کشت و کاڵ ئەولەوێتێکی ڕاستەقینەیە. لە کۆتاییدا دەمەوێ بە تایبەت سوپاسی حکوومەتی هۆڵەندا و قونسوڵخانەی هۆڵەندا لە کوردستان بکەین کە خەمخۆرانە گرنگیان داوە بە کەرتی کشت و کاڵ و پیشەسازی خۆراک لە کوردستان. هەروەها سوپاسی زانکۆی ڤاخنێغن دەکەین بۆ هاوکاریان و پێم وایە توێژینەوەکانی ئەو زانکۆیە بناغەیەکی بتەوە بۆ بژانەوەی کەرتی کشت و کاڵ لە کوردستان و داواشان لێ دەکەین کە بەردەوام بن لەگەڵمان، هاوکارمان بن، ئەم کەرتە بکەین بە کەرتێک کە سوودی هەبێ بۆ کوردستان و بۆ خەڵکی کوردستان و بۆ بازاڕی کوردستان و بۆ جوتیارەکانی کوردستان و هەرشاد و سەربەرز و سەرکەوتوو بن. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و هیوادارم کۆنفرانسەکە سەرکەوتوو بێ، بەخێر بن سەرچاو.